لەماوەی 90 ساڵی ڕابردووە وشکە ساڵی وا ڕووی لە عێراق نەکردووە. من میوانێکم هەیە گفتوگۆی لەگەڵەکەم لەسەرم پرسە دکتۆر ساڵح نەجیب دکتۆرا لە زانستی ژینگەی و کەش و هەوا. دکتۆر ئەم کاتت باش لە کاتێکە لە ١٧ ئاوی یان سەرچاوی ئاوی عێراق لە دەرەوەی عێراقەوەیەتە ناو عێراقەوە، عێراق چۆن نەتوانێت کێشەیە چارەسەر بکە؟ بەڵێ دەستخۆشیتان لێ یەکەم وابزانم ئەگەر ڕاستتر و تەندروستتر بۆ بابەتەکە بچین تەنها عێراق داهاتی ئاوی خۆی لە سا 9ە لە سا 91 داهاتی ئاوی عێراق لە دەرەوەی عێراق دێت، لە سا 8 لە تورکیاوەیەت، لە سا 7 لە ئێرانەوەیەت، لە سا 4 لە سووریاوەیەت. ئەمە لەلایەک دوایش یعنی بەدەر لە مشکلەی گۆڕانی کەشوهەوا مشکلەی ئەم دەقە و سەعاتە نییە. ئەم کێشەیە لە شۆڕشی پیشەسازیەوە دەستی پێکردووە و ساڵ بە ساڵ دژوارتر بووە، سەختتر بووە، لێکەوتەکانی گەورەتر بووە، بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو عێراق یعنی کە داهاتی ئاوی خۆی یعنی تەنها لە سا 9ە و پشتی بەستووە بە وڵاتانی دراوسێ. لەگەڵ ئەوەشا پانتاییەکی زۆری لە بیابان هەیە عێراق، یعنی لە ساسی بیابانە و ئێستا بە هۆکاری گۆڕانی کەشوهەوا ئەو لە ساسیە بەرەو لە سا 61 ڕووی ناوە و لەگەڵیشا ئیدارەیەکی تەندروست نییە بۆ ئاو، ئیدارەیەکی تەندروست نییە بۆ ئاو و ینی باڵین کێشمەکێشەکە سەبارەت بە عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵکشادە بە هۆکارەوەی کەشماری دانیشتوانیشان بێ ئەندازە و بێشمار زۆر ئەبێ و پلانی تەندروستیان نییە و ئەو بەنداوانەی کە کردویانە یعنی تەنانەت تەنها 22 بەنداویان کردووە، بینەما وڵاتی تورکیا کە ئاستی دابارینی لەسەر 600 بۆ 1300 ملیم دابارینی هەیە 1250 بەنداوی کردووە و 22 بەنداوی بەست لەسەر دجلە و فرات کردووە. ئەگەر ئێمە لێگانەوەی تەندروست بۆ ئەمە بکەین ئەبینین تورکیا کە سیاسەتێکی هەیە، وڵاتێکە استراتیجی هەیە، بیری لەوە کردوێتەوە کە هەموو کاتێ ئاو کا بە کەرەسەیە کە خواست و پلان استراتیجیەکانی پێ زۆر باشە. دکتۆر پێت وانییە جیا لە هۆکارە ژینگەییەکان عێراق خۆشی کەمتەرخەم بووە لە ئیدارەدانی ئەم ئاوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە خاڵێکی باڵێن کاریگەری بابەتەکەی کە عێراق هیچ پلانێکی تەندروستی بۆ ئیدارەی ئاوی نەبووە. یەکێک لەو کەم تەرخەمیە تۆ ئەبینی تۆ کە داهاتی ئاوت لە دەرەوە بێت یعنی معقولە بە درێژایی بوونت ینی ساڵهای ساڵ کە دامەزاوی هەتا ئێستا 22 بەنداوت هەبێت لە کاتێکە تورکیا یعنی نزیکەی 1250 بەنداوی هەبێ، ئێرانی وڵاتی دراوسێت 647 بەنداوی هەبێ، وڵاتێکی وەکو هەندستان کە وڵاتێکی ینی با بڵێن هێڵی ئیستیوایە لە 10,000 بۆ ینی لە 1000 بۆ 10,000 ملیمتر با بڵێن دابارینی هەیە، 5300 بەنداوی هەیە، ینی بە درێژایی بوونیت عێراق تۆ نەتوانیوە ینی گرنگی بە ئیدارەی ئاو بیت. یەکێک لەوانە ئەهوارەکانت کە بەرەو هەڵدێر و بەرەو لە ناوچوون چوون. بەڵێ بە دڵنیاییەوە خۆمان ینی کەم تەرخەمی زۆرمان هەیە، ڕاستە کێشە ژینگەیەکان لەسەرمان سەخت و دژوارە، بەڵام خەڵقی کەشمان ینی بێ ئەندازە زیاکات و پلانمان نییە بۆ بەڕێوەبردنی ئاو و ینی چەندەها گرفتی ینی گەورەمان هەیە کە عێراقێتی پانتایی سەوزایی لە عێراقا ینی با بڵێن دەیان ساڵ پێش ئێستا عێراق لە سا تقریباً 50 بەرەوژوور پانتایی سەوزایی هەبوو کە پانتایی سەوزایی نەمێنێ ئەو بارودۆخە ژینگێ دژوارە جیهانیە لەسەر واقعەکەت ڕۆژ لە دوای ڕۆژ سەختتر و تونتر ئەبێت. باشە دکتۆر ئەمێ پرسیاریەوە بکەم ئەم کاریگەری وشکە ساڵیە یان ئەم قەیرانی وشکە ساڵیە تەنها لەسەر ژینگە و کشت و کاڵ و ئەمانە ئەبێ یان نەخێر لە داهاتووە گۆڕانکاری گەورە لە دێمۆگرافیای عێراقی شاڕوەدا بەهۆی وشکە ساڵی؟ بەڵێ
خوي يعني استا يعني بابلين گۆڕانکاری دیموگرافی لە عالمی ژاڕوویەوە ساڵانە نزیک ملیۆنێ کەس يعني کۆچ ئەکەن يعني بەشێکی زۆریان لە عێراقا لە وڵاتانی شەرقی ئەوسەط لە وڵاتەکانی ئەفریقا يعني ئەمەد بۆ بە دیاردت ئەبینیت لەم عێراقا جا ئەوەی کە توانادار بێت بەرەو ئەوروپا ڕاوەی توانادار نەبێت کوێ هەیە هەرێمی کوردستانی هەیە کە تەنها لانەیەتی مەترسیەکەی لەسەر ئێمە چییە؟ بەفعلی دەستی پێ کردووە کە دەستی کاریگەری لەسەر ئێمە کە با بڵێن ڕووی دیموگرافی حاڵەکە ئەگۆڕێت تۆ ئەبینیت ئێستا بە هەزارەهان ینی بە سەدان هەزار خانەوادەی عارەب توانادارەکان هاتوونەتە ئێرە یعنی جێگیان گرتووە واقعی دیموگرافی تەگۆڕن واقعی سیاسی تەگۆڕن واقعی کۆمەڵایەتی تەگۆڕن چکە بارودۆخیان بەڕاستی بە ئەندازەیە دژوارە کەیتر ژیان نەماوە لە جێگەکەیان تۆ کە ئاوت نەمێنێ خاچی کشتتوکالیت نەمێنێ بەرهەمی کشتتوکالیت نەمێنێ کەواتە چۆن ئەتوانی هەڵکەیت و بژیت درێژە بە ژیانت بێت دیان کێش و گرفت ڕووی تێکردووی کەواتە ئەوەی توانادارە ڕوو لە دەرەوە ئەکات ئەوەی کە تواناداریش نییە ڕوو لە با بڵێن هەرێمی کوردستانەکە کە بەشێک لە عێراقی ئەبینێت زۆر باشە دکتۆرە و هەوڵانەی هەرێمی کوردستان داویەتی بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی وشکە ساڵی لە دروستکردنی بەندا و پۆند و کۆکردنەوەی ئاوی ژێرزەوی و کەمتر پشت بەستن بە ئاوی ژێرزەوی وەک بیری ئاوەکان و هەندێک پرۆژە هەیە ئەمانە چەند کاریگەریانە بێت لە کەمکردنەوەی ئەم قەیرانی وشکە ساڵیەی کە ڕووی لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی کردو بە دڵنیاییەوە ئێمە تقریبا زیاتر لە دەیان ساڵە لە وەرکشۆپ و کۆڕ و کۆنفرانسەکانمانە تاکیدمان لەسەر ئەوە کردووە کە عێراق با بڵێن تەواوی با بڵێن هەسارەی زەوی بەرەو گۆڕان ئەچێ لەژێر کاریگەری مرۆییە بە هۆکاری زیادبوونی ئەو گازانەی کە هۆکارن بۆ قەتیسکردنی گەرما ئەبینیت بەداخەوە ینی ئێرادەی نێودەوڵەتیش ئەم بابەتەی وەکو پێویست بە هەند وەرنەگرتووە لەگەڵ ئەوەی تا ئێستا لە ساڵی 95ەوە نزیکەی 29 کۆبوونەوەی ینی چوارچێوەی بۆ گیراوە ینی ئەو وعد و بەڵێنانەی کە داویانە وەکو پێویست نییە تەنانەت بۆ قەرەبووی ئەو وڵاتانەی کە کارتێکراون ینی لەبەرەوەی کە ئەو CO2 کە دەرێکەن ئەندازەکەی کەمترە ینی ساڵی لە کۆنفرانسی شەرمشێخ لە کۆفی 27 قەراری لەسەر درا کە با بڵێن بڕێک پارە تەرخان کرێت بەدەل لەوەی پێشتر بڕیاردرا کە نزیکەی ملیارێک دار لە جیهانە بڕێنرێت بۆ لە کاریگریمانە کەم کرێتەوە ینی ئەو بەڵێنەیان لە شەرمشێخە کە ملیارێک تەرخانکەن بۆ وڵاتانەی کە کارتێکراون ینی کارتێکراون لەلایەن وڵاتە زلهێزەکانەوە ڕەوشی کەش و هەوایان گۆڕاوە ئاسایشی خۆراکیان بەرەو هەڵدێر چووە بەداخەوە ئەڵێم ئەو بەڵێنەوەکو پێویست نەبوو وە ساڵی پار کە کۆنفرانسەکە لە باکۆ بوو بڕەکەیان کرد بە 300 ملیار بەس بەڵێنیاندا ئەم 300 ملیارە لە ساڵی 2035ەوە دەست بە جێبەجیکەن دکتۆر لە COP28 دیسانەوە لە ئیمارات لە دووبەی تاکیدی لەسەر کرایەوە بەڵام هیچی جێبەجێ نەکرا تەنانەت گۆتێرێز لەناو کۆڕبەندەکە وتی ناچنە دەرەوە تا بڕیارێک لەسەر ئەم پرسە نەدەن بەڵام بابەتەکەی گەڕاندەوە بۆ ململانە سیاسیەکان کە هۆکارە بۆ جێبەجێ نەکردنی ئەم وعد و بەڵێنانەی لە کۆڕبەندی جیهانی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە ساڵانە بەسرێت ئەدرێت دکتۆر ساڵح نەجیب دکتۆرا لە زانستی ژینگەی و کەشوهەوا زۆر سپاس بۆ بەڕێستان کاتەکە هەرەوەنە دەرفەتمانەیە